بنکەی گوتن و گواستنەوە پێویستی بە نۆژەنکردنەوە بووە. ئێمە بەڕێوەبەرایەتی پۆلیسی کۆیە نووسراوێکمان ئاراستەی بەڕێوەبەرایەتی شارەوانی کۆیە کردووە. جێگای دەستخۆشی ئەوانیش مهندیسێکی ئەندازیارێکی پێشکەوتویان دەرخستەیەکی پێویستیان بۆ کردوین. ئێمە ئەو دەرخستەی کە بەڕێزیان کردویانە وەک شارەوانی بۆمان ئاراستەی سەروی خۆمان کردەوەتە لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەولێر تاکو وەزارەتی دارایی فەرمانی کاتێک فەرمانەکە دەرچوو بە گەڕانەوەی و ڕەزامەند بوون بە نۆژانکردنەوەی بنکەی گرتن و گواستنەوە. بەڵام مەبلەغی ئەو مەبلەغی کە مهندیسی دەرخستەکەی کردبوو مەبلەغەکەیان کەم کردوتەوە بە چەند ملیۆنێک کەمتر. دواتر کە ئەو فەرمانە گەڕایەوە بۆ لای ئێمە نووسراوێکمان ئاراستەی سەرۆکاتی شارەوانی کۆیە کردووە کە جێی دەستخۆشیە دووبارەوان مهندیسێکی سەرپەرشتیاریان بۆ پرۆژەکە دەستنیشان کردووە. دواتر لە کاتی تەواوکردنی پرۆژەکە مهندیسێکی تریان بۆ دەستنیشان کردوین وەکو دەور و تەسلیم وەرگرتنی بینایەکە. سەرۆکی لیژنەکە و یەک لە ئەندامەکان دەستگیرکراون بۆ ماوەی چەند ڕۆژێک. ئەوە لەسەر ئەو نۆژەنکردنەوەکەی هەم کە تاخیر بووە هەم ئەوە دواتر لە لێکۆڵینەوە دەردەکەوێت کێشەکەیان چیە تایبەتە لەبەرەوەی تایبەت نییە وەک بەڕێوەبەرایەتی تایبەتە بەو لیژنەی کە ئێستا هەیە. ئاگاداری بابەتەکەین ئێمە پێشوەختنە بەڵام کە بانگێشت کراون لە ڕێگای ئێمەوە بانگێشت کراون بۆ لیژنەی لێکۆڵینەوە ئەنزەیە. لەبەرەوەی هێشتا نووسراوەکە نەگەیشتوتەوە لای ئێمە لەبەرەوەی دوێنێ ئازاد کراون. ئازادکردنەکەش بە نووسرا و لە ڕێگای بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیس و بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەولێرە و دێتە لای ئێمە بۆ هێشتا نەگەیشتە لای ئێمە. بەندکراوێک هەر بەندکراوێک کە دەستگیر دەکرێ هەر کە تۆمەتبارێک بە کەفالەت ئازاد دەبێ. پەیوەندی بەو نۆژەنکردنەوەیە بەڵام هێشتا لیژنەکە بڕیار لێتدا چونکە ئەوە تایبەت نییە بە بەڕێوەبەرایەتیان تایبەت نییە بە سەرۆکی شارەوانیەوە. هیچ ڕەبتێکی وەکو بەڕێوەبەرایەتی وەک بەڕێوەبەر یا سەرۆکی شارەوانی لە بەڕێوەبەرایەتی پۆلیس لیژنەمان هەیە پەیوەندی بە لیژنەکەوێت. باش بوو ئەمە پێشتر قسەشمان تێدا کرد بووتمان کاکە با گۆڕانکاریەکی تێدا بکەین وەبی ئەو دەرخستەکە تێر و پڕ دانراوە دەرخستەکی باشتر و ڕێکتری بۆ بکەین کە لەوانەیە هەندێک کەم و کوڕی هەبێت دیار نەبێت لەناو کارەکەدا. بەڵام لەبەر کەمی ماوەکە نەمانتوانی ئەو دەرخستەیە جێبەجێ بکەین. وەڵاهی یەکەم ماوەکە چکە گوتیان دەبی ماوەکە خۆ دەزانی سزن ئیشکردنی تۆزێک حساسە دەبێت بە زووترین کات تەواو بێ. دومینیش بەرپرسانی بابرین کە لە سزن گوتیان کاکە لەبەرەوەی جەیەکە حساسە پێویست ناکە دەرخستەیەکەی بۆ بکەی ببێتە گۆڕانکاری. نەخێر ئەو چێشانە ڕووینەیەدا هیچ کێشەش دروست نەدەبوو بۆ ئەوانیش باشتر بوو. بەڵای دەرخستەکە پێم وتی پارەکی زۆر زیاتر بوو لە ئەو کاری کە پێویستیرا بوو جێبەجێ بکرێت. پێویست بوو لە حدودی 45 میلیۆن تا 50 میلیۆن ئەوەی کە هەمووی زیادە. بەڕاستی خاڵەکە لە دەرخستەکە و لە گەنجینەیە. گەنجینە دەڵێ دەبێت دەرخستەکە چۆنە ئاوا تەسویە بکرێت بەڵام خۆی ئەوە ڕاز نییە. پێویستە لیژنەی زەرعەدا بندرێ هەموو کارەکان زەرع کاتەوە ئەو وەختی دەردەچێت کە چەند پارەکە زیاد بوو. سێسەد و شازدە لە قانونی عقوباتی عێراقی تایبەتە بە ئیختیلاسی ئەو ماڵی دەولەت دزینی ماڵی دەوڵەت لەلایەن فەرمانبەرێک یان لەلایەن فەرمانبەرێکە و کە لەلایەن دەوڵەتەوە ڕاستپاردرێ بۆ خزمەتێکی گشتی. ئەو فەرمانبەرە کاتێک کە دەست بە سەر ماڵێکی دەوڵەتدا دەگریان کەرەسەیەک یان لایەنێکی دارایی کە پەیوەندی بە مڵکی دەوڵەتەوە هەیە ئەوە بێگومان دەکەوێتە ژێر ڕچەفی مادەی 316 لە قانونی عقوباتی عێراقی ژمارە 111 ساڵی 1969. تاقیق دەکرێت لەو بابەتە لە ئەنجامی لێکۆڵینەوە دەردەکەوێت کە ئایا ئەو کەسە هیچ شک و گومانێکی لەسەر یاخود بێتاوانی خۆی دەسەلمێنرێ یان بەڵگە لە ژی کۆ دەکرێتەوە لە قۆناغی لێکۆڵینەوە ڕاستیەکان بە دیار دەکەون. لە ئەنجامی لێکۆڵینەوە دەردەکەوێت کە ئایا ئەو کەسە قابلیتی ئەوە هەیە بە کەفالە ئازاد بکرێن شیاوی ئەوە هەیە زیاتر بمێنێتەوە لێکۆڵینەوەی زیاتر لە بابەتەکەی بکرێت و حکمی ئەو مادەیە لە 5 ساڵەوە دەست پێ دەکات. باسی سزنی کردووە مادەیە بە شێوەیەکی ڕەهایی باسی سزنی کردووە کەمترینی 5 ساڵە و بە جۆرەی پلەی ئەو کەسەی کە تاوانەکە ئەنجام دەدا لە مۆزەفێکی احتیادیە یان پلەی بەرزە ئایا لە پلەی سەربازیدا یاخود
قایم قامێکە مۆزەفێکە لە پلەیەکی بەرزدا حتمما تا پلەی بەرزتر بێ عقوبەکەی قورسترە پێش لێکۆڵینەوە ناکرێت تاوەکو تۆمەتبار ئیفادە نەدا تاوەکو دادوەری دادگای لێکۆڵینەوە نەیبینێ تاوەکو ئیفادەی تەزدیق نەخرێ پێشوەختە نابێ بە کەفالەی کەسێک ئازاد بکرێت لەسەر مادەی